بەهۆی پشتگوێخستن و ئاونەدانی پارک و بلور و باخچەکانی سلێمانی بەشێکی زۆر لە چیمەن و دار و درەخت و سەوزاییەکانی شارەکە لە بەردەم مەترسی وشکبووندان. بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجە بە دۆداچوونی بۆ ئەم گرفتە کردووە و لەگەڵ پەرلەمانتاراندا کۆبوونەوە تا ئەو بودجەی ساڵانە بۆ بەڕێوەبراتی باخچەکان تەرخان دەکرێت لە کاتی خۆیدا پێیان بدرێت لە بەرامبەر دابین نەکردنی 5 ملیار دینار مەترسی کارەساتی ژینگەیی لە شارەکەدا دەکرێت. ماوەی بەداخۆ ماوەی 4 ساڵە مەسلەی دواکەوتنی ئاودانی پارک و بلوار و باخچەکان لە سلێمانیا سەری هەڵداوە لەبری ئەوەی کە ساڵانە چارەسەر بکرێت کێشەکان زیاتر بوونە. بەپێ ئەو بە دوواداچوونانی ئێمە کردومانە ئەم ساڵ یەکێک لەو گرفتانی کە بەشی باخچەکان داوایان کردووە چارەسەر بکرێ دابینکردنی ملیارێک دینارە وەکو قۆناغی سەرەتایی بۆ ئاودان لە وەرزی بەهارە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئاخر نووسرا و نێراوەتە ئەنجومەنی وەزیران یاخود وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی بەپێ ئەو بەڵگانی کە لای ئێمەیە تاوەکو ئێستا وەڵامی ئەو نووسراوانە نەدراوەتەوە لە کاتێکە هەمومان نەزانین ئەم ساڵ بەهۆی دواکەوتنی یاخود بڵین کەمبارین لە وەرزی بەهارە یەکێکە لەو گرفتانەی کە کێشەکەی دروست کردووە. بەپێی ئامارەکان 564 باخچە و بلور و پارک لە بەردەم مەترسی وشکبووندان و بەرپرسانی شاری سلێمانیش بەکەم تەرخەم دەزانرێت. ڕێژەی وشکبوونی دار و درەخت لە وەرزی هاویندا بەراورد بە چەند ساڵی ڕابردوو زیادی کردووە. تەنها لە ماوەی ساڵانی 2016 بۆ 2017 بەهۆی ئاونەدانەوە 2000 بنەدار لە باخچەکانی سلێمانی وشک بوون. پرسیارەکە ئەمەیە هەموو ساڵەکەم بڕەپارە پێویستە وەک خۆی پێویستە ئەم کتابوونا کتابوکم کتابوونا کتابوکم لە ئەنجامە باجەکەی ئەمەیە بێکە ئەم فریزانە وشک بوون. لەگەڵ بەشێک لە سەرمایەدارەکانە قسەمان کردووە ئێستا ئەوان ئەگەر حکومەتیش دابینی نەکا ئامادەن لە گیرفانی خۆیان هەریەکە بەشێکی وەرگرێت بەڵام ئەمە حەلێکی کاتیە حەلی هەمیشەیی نییە چونکە ئەگەر وا بڕوا وەکو لە بەدواداچوونەکانی شاهەیەش 564 باخچە 12 پارک کە لە ناویانە هەواری شارە ناکرێت دەیان ملیۆن دۆلار سەرف کرا بێت لە سەوزیە بەڵام لەبەر ئاونەدان هەمووی وشک بوو بێ. ڕێکخراوە ژینگەیەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە سلێمانی لەلایەن حکومەتی هەرێم و بەرپرسانی شارەکەەوە فرامۆش کراوە و لە ڕووی ژینگەییەوە خزمەت ناکرێت. سەرڕای ئەوەی مەترسی زۆر لەسەر سەوزایی و دار و درەختەکانی شارەکە هەیە کەچی ئاویان بۆ دابین ناکرێت. ئەمەش لە کاتێکدایە بەپێی ئامارەکان سلێمانی بە پلەی یەکەم دێت لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی بەرزی ئاستی ڕێژەی سەوزایی کە 19 پێک دێنێت و خاوەنی 3 ملیار درەختە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.